gelek kesayetî hebûn ku rol dîtin ji parêzgehbûna dihokê ku Efrika 54 sal bi ser parêzgehbûna dihokê derbas dibîtin lê mixabin piştî 54 salan ji bi parêzgehbûna dihokê hêşta dihok hatiye piştguhavêtin, hêşta hejartirîn parêzgeha, hêşta rêjeya nexwîndewariyê li ser asta Iraqê êkem e pêtiviya çavdaneka zêdetir bû parêzgeha dihokê bêtekirin. بەڵام ساڵ بە ساڵ لە کوبلەی لاوازی و کەم و کورتی زیاتری پێوە دیار بوو کە ئێستا دەبین ئەمڕۆ ڕۆژی بە پارێزگەبوونی دهۆکە هیچ ئاگاداری ئەوە نین کە ئەسڵەن هەر ئاگاداری ئەوەش نەبووینەکە ئەوڕۆ یادی بە پارێزگەبوونی دهۆکە لەبەرەوەی ئەوە پێویستی بەوەیە کە خۆدی پارێزگار ئەم چالاکیانە ڕێک بخاتن و سنووری قەزا و ناحیەکانی خۆی ئاگادار بکاتەوە ئەگەر چالاکیەکیان لەخۆ کەرنەڤالێکیان هەبی بەو بۆنایەوە بەڵام وەکو دیارە ئەمڕۆکە کە یەکەم ڕۆژی جەژنە و هەمان ڕۆژی بە پارێزگەبوونی دهۆکە هیچ ئاگاداری ئەوە نین و کە هیچ چالاکیەک پێم بیتن کە هیچیان نەکراوە و ناکرێتن بە شێوەیەکی گشتی باسی بکەین با قەزا و ناحیەکانەوە یعنی لە ئاست خزمەتگوزاریەکان لە ئاست تموحی هاوڵاتیان نین بۆ با بڵێن هاوڵاتیانی ئەم ناوچەیە هاوڵاتیانی پارێزگای دهۆک پێویستیان بە خزمەتگوزاری زیاترە بە تایبەت کە باسی پارێزگای دهۆ بکەن نەبوونی فڕۆکەخانە ئەمە کێش و گرفتێکی زۆری بۆ دانیشتوانی دهۆک دروست کردووە هەروەها لە قەزا و ناحیەکانی ئەم پارێزگایە خەڵکی ئەم ناوچەیە بەدەست دەیان کێشەی سەرەکی دەناڵێنین وەکو ڕێگای سەرەکیەکان لە قەزای بەردەڕەش تا ئێستا ڕێگای سەرەکی نەبوونی جۆسایدی ئەمانە هۆکاری سەرچین بۆ ئەوەی کە بەردەوام ڕووداوی هاتوچەوە لەسەر ڕێگاکانی قەزای بەردەڕەش بۆ ناحەیەکە لەک ڕوو بدات و ڕۆژانە دەیان قوربانی لێ دەکەوێتەوە هەروەها نەبوونی نەخۆشخانەیەکی گشتی کەرتی تەندروستی لە قەزای بەردەڕەش کە لە ساڵی 2012ەوە بەردی بناغەی بۆ دانراوە تاکوی ئێستا لەم قەزایە پرۆژەکە تەنها سەتاسەی تەواو کراوە تاکو ئێستا تەواوش نەکراوە یعنی کێش و گرفت زۆر هەن یعنی پێویستیان بە ئاوردانێکی جدی هەیە لە سنووری پارێزگای دهۆک دیارە هەر بۆ نەویادە کە دەکرێتن ئەنجام دەکرێت بە احتیفال دەست پێ دەکاتن ساڵانەش پارێزگای دهۆک دەیکەن بەڵام ئەم ساڵ خۆشحاڵین کە نەکرا لەبەر ئەوەی کە ساڵیادە ڕشتێک بکرێتن بە چەند ئەنجامێک و چەند بەرهەمێکەوە دەوی پەخش بکرێتن دهۆک بەداخەوە ساڵیادێک دەکرێتن کە لە هەژارترین پارێزگارن لەسەر ئاستی هەرێمی کوردستان ئەمە یەک و دووش خزمەتگوزاری لە دهۆک زۆر کەمە و کەمتەرخەمێکی زۆر لەم پارێزگا هەیە و بە تایبەتیش قەزای بەردەڕەش جگەلەوەی دهۆک بە پارێزگای هەژاران لە سەلەمی هەرەمی هاتووە و قەزای بەردەڕەشیش پشکی شێری لە خزمەت نەکردن لە فرامۆشکردنی ئەم قەزایە بۆیە هیوادارین ساڵ یادی داهاتوو ببتە مەرحەلەیەک ئاوڕێک لە بادنام بدرێتەوە.